ئاژانسی پەیامەنووشەی دۆخانی تورکی ڕادەگەیەنێت کە لە دەمی پێکدادانەکانی ڕۆژی یەکشەممەدا لە ئۆستانی هەکاری لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا نزیک بە سنووری تورکیا و عێراق بەلای کەم لەسەر هەڵداوانی کورد و دوو سەربازی تورکی کوژران. وێنەکانی ئاژانسی دۆغان لە کاتێکدا پێشان دەدات هێلیکۆپتەرێک بەسەر ناوچەکەدا دەسۆڕێتەوە دوو کاڵ لە شاخەکانەوە هەڵدەستێ. لە ڕۆژی هێنی تەقینەرێکی خۆدکوژی کورد بە کامیۆنێکی پڕ لە تەقینەوە خۆی لە خاڵێکی پێشکەنینی پۆلیسدا لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا تەقاندەوە و 11 ئەفسەری پۆلیسی کوشت و 78 کەسی تریش بریندار بوون. توندوتیژەکان لە نیوان پارتێک ڕێکەرانی کوردستان و هێزەکانی ئاسایشی تورکیدا لە ساڵی پارەوە دەستی پێکرد پاش هەڵۆشانەوەی پرۆسەکانی دو ساڵی ئاشتی لە بانگی ژوڵای. هەر لەو کاتەوە 600 لە کەسایەتەکانی ئاسایشی تورکی کوژراون و هەزارانیش لە ملیشەکانی پەکەکە. گرۆپەکانی مافی مرۆڤ دەڕێن هەروەها لەو پێکدادانانەدا سەدان لە هاوڵاتیانی سیڤیلیش کوژراون.